بینەرانی کۆباس ئێستا لە باخێکم لە تەوێڵە وەرزی گوێستەکانن لە هەورامان دەستی پێ کردووە. دەچمە لایم کاکەیە بزانم گوێزەکانی ئەم ساڵ چۆنە و ئەوەی کە زانیاری بوو ئەم ساڵ لەسەر گوێز بەرەو نەمان و لە ناوچوون دەچوو هۆکارەکەی لەمان دەپرسین. سڵاو لێبێ. خێربێن سەر چاوم زۆر سپاستانەکەم بە خێربێن یاخوا. ناوی خزمەتە؟ زانە ئەنوەر عەبدوڕەحمان. کاکزانە وەرزی گوێستەکاندن دەستی پێ کردووە لە کێیەکۆ گوێزە تەکێننەوە؟ ئێمە تقریبەن هەفتەیەکە گوێزە تەکێنین. لەخوا بەزیا بێ ئەمساڵ گوێز باشە، سەمەریشی باشە، گوێزەکە خۆشی باشە. بۆ تۆواڵی ئەمساڵ بەڵێ 2 ساڵ پێش ئێستا گوێز بەرەو نەمانە کوێسە بەرەو تۆزێ باشتر بوو نەڕواتەوە نەخۆشیەکە خەریکە نامێنێ. بەڵێ هۆکاری ئەو لە ناوچوونەی کە بەختیارەکان باسییانە کرد چی بوو؟ نەخۆشیە ئەڵەن کەمی ئاوە؟ وەڵێن سەرەتانی گوێز بووە. ئێستا شکر بەرەو باشیە ڕواکز بووە خەریکە نامێنێ. بەڵێ ساڵانە جاجوابی تەلەفۆنەکە و بەرەوە دیارەمەی کە لە دیمەنەکاندایە خەریکی کۆکردنەوەی گوێزن جایسە باسیەوەکەین چەند کەس گوێز کۆکەنەوە چەندێک بەسەردارەکانەوەن چەندێکیان پێ ئەچێ ئەمانە لەگەڵ کاکزانە باسەکەین. کاکزانە چەندێکتان پێ ئەچێ بۆی باخێکی بەم شێوازە تاوکەن؟ باخێکی وەکو ئەمە ئێستا تەقریبی 8 ڕۆژ 9 ڕۆژ تا 10 ڕۆژی پێچێ بە پێی بڵێن باخیش کەوتووە. باغەیە گوێزی کەمە گوێزی نەگرت و ئێستا لەخوا بەزیا بێ ئیمساڵ باشە. ئیمساڵ تەقریبی دووقاتی پار گوێزی هەبووە. چەند کەس لە سەردارەکانە بن شەنیێر؟ بە پێی باخ کەوتووە بە پێی شەنیێر. ئێستا من یەک شەنیێرم هێرە و کوڕەم لایە ئەو تاقەت خەریکن. بەڵێ بە تااقەتی گوێزەکانی یەک بڵێن کرێکارێکم هەر یەک نەفەرەتوانێ و فریای بەزەوەکەوێ یەک نەفەر زیاتر ناتوانانی. دەست خراو ڕەش بووە بەخوا دەستم خراپ ڕەش بووە. ئەمە پاک گوێزەکان پاکەم تاکەی پێوەیەتی تقریبی تا مانگێکی ترەر پێوەیەتی. بەڵێ یەکوڵەکەش یەڵێ بە وڵات باشە بۆ ئەوەی کە پێسێکی زیینوتر بە باش نییە بەڵامیتر نائیلاجی ئەرە بەخوا. بە چەند دەستکێشەوە ئاوا دانایەت؟ کێژنی هەر ئاوا بێ دەستکێشی ژەکەم. ئەمەی سوودی نیە ئەم ڕەشی گوێز ئەوە پێشتر لەگەڵ خاتونێکا باسمان کرد لە ڕیش کەوتمان سوودی تاوەکو گەڵاکەی گوێز سوودی هەیە. ئێستا بڵێن ئەمە بەکارێن خەڵک ئەمە تێکوڵەکەی پارەیەکە بۆ خەنە و بەڵێ بۆ ئەوە پارەکە ئیتر تێکەڵی شتی تریشی یەکەن بۆ بڵێن ڕەنگی جل. بەڵێ ڕنگ و جل و شتی پێکەن سێمە تێکڵەکەمان بۆ دانێن ئامانێ خومەکەن لەم تێکڵە گوێزەی تێیەکەن. گوێز دوای جێەکەنەوە چەندچەنەی فرۆشن خەڵک داوایەکە جاڵەن گرانەی فرۆشن ئەوە بۆ ئێستا من با یەک شتە پێ بڵێم هەر لێرێ ئەمام کوڕە گوێزە تەکێنێ ئەم کوڕەش گوێز کۆوەکاتەوە ئەم تەقریبی 700,000 دینار گوێزە تەکێنێ ڕۆژی ئەمیش 30,000 دینار ئەمە 100,000 بەزە بێ بەین بی ئەوەی کۆی کاتەوە ئەوەین ئەوە سەی ژەبێ دانەی بۆ ساحب باخەکە من گرتومە بڵێن بە ملیۆنێ سەیش دانەی بۆ ئەمە 200,000 دەی نازانم بای 200,000 گوێز بە 55 بە 60شی بێجا تۆ خێرەکەی بەخوا بڵێ مانای وایە گران نییە گوێزی چاک گران نییە. ئەوە بە باختارەکان ئەمیشاڵێن ئەڵە با خۆیان بێن بی کە نزان بەچە نیە نا بەڵێ ئەرە وەڵا تەلەفۆن واز نایێڕێ با ئەمەش تاویکن. ئابینەرانی کۆباس دیارەمەی کە باسی لێوەکەن چۆنێتی گوێستەکاندن و هەروەها هەم پاکردنی هەم چەکاندنی هەم ئەوەی باسیشی لەوە کرد کە نەخۆشی وای کردووە کە گوێز ئەمساڵ لە 4 ساڵانی دیکە کەمتر بێت و هەچەنە کاکزانە لە باشترە کاکزان ئەڵە باشترە بەڵام ئەلەکسەری باخجارەکان باز لەوە دەکەن گوێزەکانیان بەر ئافاتێکە و چوە بەهۆی نەخۆشی و گەرمە.